پێنجەمین پێشانگای تەکنۆلۆژیا و زانیاری لە سەر ئاستی هەرێمی کوردستان لەلایەن پەیمانگای کۆمپیوتری سلێمانی و گروپی زانستی ئەدگار بە بەشداری خوێندکارانی 34 زانکۆ پەیمانگا و نزیکەی 90 کار و پرۆژە لە شاری سلێمانی کرایەوە. ئامانج لە ڕێکخستنی ئەو پێشانگایە ناساندنی توانای خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان و بەهێزکردنی کێبەڕکەی زانستی و تەکنۆلۆژی و دۆزینەوەی هەلی کار بوو. ئێمە هانیم فێرخوازان دەدەین کە پرۆژەکانیان بێنن لێرە بیرۆکەکانیان نمایش بکەن. دیارە کۆمەڵێک سوود و ئامانجی هەیە. چێ لە سوود و ئامانجەکان ئەوەیە کە ئەم پرۆژانە دەمانەوێت پەیوەندیەک دروست بکەین لە بینی ناوەندی ئەکادیمی زانکۆ پەیمانگا هەروەها کەرتی تایبەت وەکو دەرەوەی ناوەندی ئەکادیمی. دیارە ئەم پەیوەندیە دەبێتە هۆی ئەوەی کە بە بازاڕکردنی ئەم پرۆژانە و بەکارهێنانیان کە لە دەستی خۆماڵی و بیرۆکەی فێرخوازانی خۆمانن. زۆر جار خوێندکارانی هەرێمی کوردستان لە بواری زانستی و تەکنۆلۆژی هەوڵی داهێنان دەدەن، بەڵام نیگەرانن لەوەی بەرهەمەکانیان لە گەنجینەکانی فەرمانگە و زانکۆ پەیمانگاکاندا پشتگوێ دەخرێن. لەناو میلەتی کووردا ئێمە بە نسبەتێکەوە خوێندکاری زۆر بەتوانامان هەیە، مامۆستای لێهاتوومان هەیە، بەڵام ئەوەیە ئێمە زۆر گرنگیان پێ نادەین. ئەگەر ئینگریدیان پێ بدرێت زیاتر دەچنە وەک شانبەشانی خوێندکارانی جیهان دەتوانن کاری زانستی بەرەو پێشەوە ببن. خوێندکارێکی زانکۆی سلێمانی بە دروستکردنی ڕۆبۆتێک بەشداری لەو پێشانگایەدا کردبوو. بە وتەی خۆی ئەو ڕۆبۆتە دەتوانێت لە بوارەکانی سەربازی و کۆکردنەوەی داتا و زانیاری و بواری فریاکەوتن و چەند بوارێکی دیکە سوودی لێ ببینرێت. توانێت کۆنتڕۆڵکردنی هەیە بە هەموو ئاڕاستەکانە، توانی جوڵەی هەیە، توانێت کاچ و ڕیلیسی تەنەکانی هەیە، ئیم جاسیلەحێکی لە پشتا هەیە کە بەشێکی هۆریزۆنتەڵ توانێت جوڵەی هەیە کە توانێت تەقی پێ بکەی ئۆنلاین ڕاستەوخۆ ڤیدۆ گێزێتەوە بۆ سەر وێبسایتێکی داینەمیکم هەیە کە PHPە کە ئەتوانی لەوێ ڤیدۆکان ڕاستەوخۆ ببینیت. لێرەدا دەنگدەر دەتوانێت کلیک لەو لینکە بکات و کاتێک کە لینکەکە دەکرێتەوە لە ڕێگای ئینتەرنێتەوە دەنگدەر دەتوانێت کە ناوی تۆمار کراوە یان بەهۆی کارتی نیشتیمانی بە یان کارتی زانیاری کە ناوەکەی هەبوو لەوێ لینکێکی بۆ دێتەوە کۆنفێرمی لینکەکە دەکاتن ئەو کاتە دەنگدەر بۆ هەیە تەنها یەک جار دەنگ بدات. ئەو پرۆژانەی لەو پێشانگایەدا نمایشکرابوون لە بواری تەکنۆلۆژیای زانیاریدا بوون و پرۆژەکانی جۆری ڕۆبۆت و هایدۆکۆنتڕۆڵە و هەروەها ئۆتۆمەیشن سیستم بە هەموو شێوەکانیەوە و مۆبایل تەکنۆلۆژی و ئەپلیکیشن و چەندین پرۆژەی دیکەی لا خۆگرت بوو. زانست و داهێنان سیمای دەرەوشاوی هەرگەلێکن. ئەمە دروشمی ئەم پێشانگایە زانستیە بوو کە لە شاری سلێمانی کراوەتەوە. بەڵام ئاخۆ داهێنانی ئەم خوێندکارانە لە بواری زانستیدا لە دوای داخستن و کۆتایی هاتنی ئەم پێشانگایە تا چەند ئەچێتە بواری جێبەجێکردنەوە. ژاڵە محەممەد، NRT سلێمانی.